کەیسی دەستگیرکردنی بەڕێز ئۆژەلان 15 شوباتدا خۆتان نزانن کە چەندین ساڵا بەڕێز ئۆژەلان لە زیندانی ئیماڵی دەست بەسەر کراوە یاخود ئەتوانین بەسەرکردن لە ژێر فشارێکی زۆری جەستەیی و دەرونیدایە کە بە شێوەیەک لە ناو چوار دیوارە لە سجنێکی ئینفرادی یا قەتیس کراوە کە تەسەوور ناکەی هیچ کەسێکی تر لەن تەحملی ئەو بارودۆخە بکە. هەتای دەستگیرکردنیەوە ئەگەر سیر بکەین چاک بە مێژۆکەینەوە سیرەکەی کە بەوە دیارە کە گرنگێکی نێودەوڵەتیەکی ئاسایی نەبوو، بەڵکو هەندین محاولە کراوە کە وڵات با بڵین بە پاسەپۆرتێکی نەبێەوە هەروەها ئەوە کراوە کە ئەو وڵاتانەی کە ویستویەتی ڕووی تێبکاوەری نەگرن یاخود هەڕەشەیان لێکراوە تەنانەت هەڕەشەی شەڕ دژی ئەو وڵاتانە کراوەوە بە شێوازەکان هیچ چوارچێوەیەکیان بۆ نەهێشتەوە، تەنانەت ئەو وڵاتانەی کە ویستیان وەری بگرن خۆیان هەندێکیان بوونەتەوە هەمووی لەژێر فشارە بۆ تەبان ئەم فشارانە لەلایەن دەوڵەتی تورکیا نەکراوە. ئەگەر ئاگادار دەوڵەتی تورکیا ئەڵێ من دەوڵەتانی زلهێت منیان کردوتەوە و تویان ئۆژەلان و سجنی بکە یاخود ئەو سزای بەسەرامسەر ئەوەی کە خۆی لێبەری بکە، بەڵام کەسەی ئەەکەی ئەمە تا ڕادەیەک ڕاستیتیایە لەبەر ئەوەی وڵاتانی زلهێت هاتن ئەم با بڵین گەلە کۆمەکی دەوڵەتیان لێ کرد و تەسلیم بە تورکیایان کردەوە کە تورکیا خۆی بە تەنهانەی ئەتوانی ئەمە کاریگەری ئەوەیە کە سیرەکەی ئۆژەلان فکر و ئاژێتی هەیە تەنانەت زلهێتەکان لی ترساون و پڕوپاگەندەی تیرۆر بە پڕوپاگەندەی تیرۆر توانیان لایەن دەوڵەتی تورکیاوە بۆ ئەوەی دووبارە بگەڕێنەوە مەڵگا هەرچەنە لە کاباز لە هەتایی ئەمە سریان ئەوەیە کە مافی مرۆڤ بکە تۆ هەدە لە حکمت یاخود مەبەز لە بەندکردنی کەسێک چییە؟ مەبەز لی چاکسەکەم و چاوترساندنی بۆ کەسانی ترکە تاوانێک دەکەن، بەڵام ئەو تاوانی کە بەڕێز ئۆژەلانی پێخراوەتە با بڵین حکمی پێراوە تیرۆرە کە ئەمەش توانن شتێکی مەتاتیە و ئارزوی خۆیان نییە بیکشێن و چۆنیان بوێ بەو شێوەیە تەعاملی لەگەڵا بکەن. بەنسبەت مافێکی وا بۆ ئەوەی زۆر لە باسەکە دەرنەچم بۆ ئەو کەسانەیە کە بیست لە زیندانە تەواو کردووە و یاخود زیاتر لەوە شەرچەند هی بەڕێز ئۆژەلان لەوە زۆر زیاترە ئەتوانن سوود لە مافەر بگرن و ئەوەی کە با بڵین لە سێدارە بدرێن یا بە وازێکی تر لە ئازار بدرێن لە داهینا ئەتوانن سوود لەو مافا وەربگرن و دووبارە بگەڕێنەوە ناو کۆمەڵگا، بەڵام بە مەرجە یاخود خود لە ئەسڵا بە یاخود لەژێر چاودێریایە یاخود ئەتوانرێ هەر ئازاد بکرێ بە شێوەیەکی ئاسایی کەواتە ئەتوانرێ بە وازێک لەم سێ شێوازە بێ لەم سێ مەرجە بێ ئازاد بکرێ یاخواتە هەر ئاسایی بەبێ مەرج ئازاد بکرێ یاخود ئەشتوانرێ بە مەرجە ئازاد بکرێ، بەڵام دەوڵەتی تورکیا ئەوەی ناوێ و هەر لە دوای 3 ساڵە دوای ئەوەی کە بەڕێز ئۆژەلان دەستگیر 2003دا ئەوان هەستان سەدانیان هەموار کردەوە کە بەڕێز ئۆژەلان مەشمول ئازادکردنە ئەو کە داوا بۆ بەڕێز ئۆژەلان ساڵی 2003 داوا
ئەمە دلیلە بۆ ئەوەی لەلایەن دادگای ئەوروپا بۆ مافی هیوا ئەمە دلیلە بۆ کە جلهێزەکان خۆیان بەجددی کار لەسەر و هاوکارن چونکە لە 2014 نەتوانی جوابێک بدەیتە ئەمە خۆی لە خۆیان گومانێکی تایە ئایانتوانی کار لەسەر ئەو بکەن بەڵام ئەم ڕاوەخەکردنیەکە یاخود کارێکە کە تۆ لەوەی کە ئەوان کار لەسەر ئەم کەیسە بکەن و ئۆژەلان بە مەترسیەت بەنسبەت ئاشتی لە تورکیا و هاتنە پێش بۆ ئەوەی کە وەڵامدانەوەی چارەسەری پر کورد لە تورکیا طبعا تورکیا لە ئەسڵا ناو خۆیە هەم لە بواری ئابووری هەم لە بواری ئەوەی کە گەلی تورکیا بێدار بووە بارودۆخەکە خەڵکی تورکیاتیا ئەژی بەهۆی ئەو قەیرانانەی ڕووی تێکردووە و هەروەها بەهۆی ئەو سیاسەتانەشی کە با بڵێن دەوڵەت جێبەجێ ئەکاوە چەندین ئەوەنیە ڕۆڵەکانیان ئەوانیش لەو ناوەدا دەستداوە ئەمانە هەمووی تا ڕادداریەکە کە دەوڵەتی تورک بۆ خۆی تێگەیشتووە و حالەتێکی تریشەوە هۆکارێکی ئەو پارچەی با بڵێن هەرێمی کوردستان و هەروەها یەکانی ڕۆژئاوا ئەمە وای کرد تورکیا ترسێکی هەبێ لەوە ئەمە پەل بکێت کوردستانی باکووری تەشەنە بکا بۆ ئەوەی کە ئەوانیش شێوە داوای ئەوە بکەن یاخود چۆنەڵی زۆرێک لە زۆرەکان ڕنگدانەوەی ئەم دوو پارچەیە لەسەر ئەوان دەربکەوێت بۆیە هاتووە باز لە نەک بەو شێوازی کورد ئەوێ ئەوە تا چەندین بڕیان و یاخۆ چەندین چۆنەڵێنەوە بە بیان و ئاشتی بەو شێوازە ئەگەر بێشتە دی بەو شێوازە بۆ خۆی نەک بەو ئێمە یاخود کە گەلی کورد پێویستێتی و ئەوێ ئەگەر سیر بکەی لایەن کارانەوە هەرچەند ئەو سەر دەمێکە ئەناوە گۆڕدراوە بەڵام هەر بەو شێوەیە یاخود دەوڵەتی تورکیا شەر بەو شێوەیە باسی لەکە و ناوی ئەهێنێ چەندین هەنگاونەرە بەڵام تا هاتنەوەیە لە دەوڵەتی تورکیایە بەرچاو و بەو شێوەیە کە کورد ئەوێ هاتنە پێشەوەی نییە بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە پرۆسی ئاشتی نایەتە دی ئەبێ لەگەڵی بە شێوازێکی حەکیمانە تەعاملی لەگەڵا هەتا ئەو کاتە ئەگەین بە ئەمانجەکانی خۆمان و هەموو کات پرۆسی ئاشتی زۆر زۆر باشترە وەگرەوەی کە شەڕ و جەنگ و چۆنەڵی بە زمانێکی تر بەکانی خۆت دەستەبەر بکەیت بەڵکو پرۆسی ئاشتی هەنگاوی لانی کەملان ئەوە نیە وڵاتانی زلهێز بەو ویژدانەوە ناڕوان بەڵام ئەوە نیە شەقامی چۆنەڵی ئەوروپی یاخۆت دەتوانین بڵێ ڕای گشتی ئەوە تێدەدا کە تا ئێستا ناوێکیان لە بزوتنەوەی ڕزگاری خۆی کورد ناوە تیرۆریست هیچ نەبێ لانی کەم ئەم ناوە بەرێکی تێ ئەگا خەڵک لەوەی کە کورد تیرۆریست و هەمیشە تیرۆری بەرامبەر بکراوە و هەروەها داوای خۆی دەکاوە چەکی لە پێناو ئاشتیدا هەڵگرت ئەگەر بێت و ئاشتی بەربکرێ ئەوە زۆر زۆر گەرچەکەکان دابنێ ئەیدا ئەڵێم ڕاستە و گرتنی بەڕێز
بووە لەسەر گەلی کورد ئەوە چەندین یعنی نەک چەندین ملیۆنان لاپەڕەی زیندانە نووسیوە نەوەکانی گەلی کوردەکە هەرگیز چۆک دانادەن ئەو کەسانی کە ئەیانەوێ غەدرێکی لێ بکەن یا هەستەمێکی لێ بکەن یایی لەو گۆشتیاوە خۆت ئازادکردنی بەڕێز ئۆجالان بە زمانێکی تر بڵێن ئەتوانین بڵێن لێ چارەسەرە بۆ هەموو ناوچەکەوە بۆ تورکیا